ئەچینە لای تەوەرەم ئێوارەی کورسات مەگەزین و باس لە یەکێک لەو نووسەرە هەرە دیارانەیە خود بڵم شاعرە هەرە دیارانەی نێو ئەدەبیات کە لە ئێستاە لە ڕێی ڤیددیۆیەکەوە لەگەڵ یەکێک لە شاعرە هەرە دیارەکانی کوردەژ مامۆستا شێرکۆ بێکەسە لە ڕێگەی ئەی‌آیەوە توانراوەکە گفتوگۆیەکی با بڵێم نێوان باوک و کوڕیانە بە ئەنجام بگەێنن. دیارم ڤیددیۆیش زۆر بە خرایی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە شێوەیەکی گشتی بڵاو بۆوە و پەیامێکی خۆشی لە پشتەوە بوو. بێگومان ئەم ئێوارەیە یەکێک لە قەڵەمە جوانەکان واروەها یەکێک لە کەسایەتی جوانەکانی نێو ئەدەبیات کە هەمیشە ڕێژکەی باوکی گرتووە بەڵام بە شێوازی تایبەتی خۆی شاعیر هەڵۆ شێرکۆ بێکەس میوانی کورسات مەگەزینەکە گەڵۆگیان سڵاوت لە بێوارەت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ. اینجا بە ئەو ڤیددیۆ دەست پێ بکەم کە هەستێکی چۆنە بەرامبەر مامۆستا شێرکۆ بێکەس وەستاوی قسەی دڵتەکەی. ڕاستە ئەمە دیارە بەرنامەیەکی تازە ینی بیرۆکەیە بوو لە مێشکمان دەمێ بوو کە ئەخولایوانەیە کە بتوانم لەگەڵ باوکمە بتوانن حیوارێکی ئەدەبی پێکەوانە شعر خوێنینەوانێ لەگەڵ برای خۆشەویست و هونەرمەند کاک بڕێ فەتاحە دانیشتین قسەمان لەسەر ئەمە کرد. خۆم لەگەڵ وا بڕیار بوو کە کورتە شعرەکانی خۆم تۆمار بکەم. دوایی لە ناوەڕاستی قسەکانمانە وتمان بۆ شتێکی وانەکەین وازمان لەوانە هێنا و یەکەم دانەمان ئەمەیەکە ئێستا ئاڕوا بۆ باوکم تۆمار کرد. دیارە ئەم بیرۆکەیە هەندێک گرنگی خۆی هەیە ینی جۆرێکە لە مخاتەبەکردن لەگەڵ باوکمە بە شێوەیەکی ئەدەبی قسەکردنە پرسیارکردنە شعر خوێندنەوەی و هێنانەوەی حزوری ئەویشە بۆ خوێندنەوەی شعر پێکەوانە. با لە بابەتی ئەی‌آی تۆزێکا کەڵۆ لەگەڵ تا گفتوگۆ بکەم و لەسەری بوەستم زۆر نەو کەسانی کە لە ئێستا بە تایبەت ئەوانی کە لە میدیای کارەکەن باجا بڵێن پێشکەشکارەکان بێت یاخود کەسانی تایبەت سپۆری لەم یاخود ئەو کەسانن کە لە نێو ئەدەبیاتە کارەکەن پێیان خۆش نییە کە ئەی‌آی بێتە نێو دنیای میدیایی و ئەم بابەتانەوە چکە شوێنی زۆر کەسانێکی لەقیەکە ئەمە یەکێک لە بابەتەکانە کە ئەمڕۆ بێگومان تو توانی وتە بە شێوازێکی جیاواز کاری لەسەر بکەیت. اینجا مێ بزانم ئەو دەنگەی مامۆستا شێرکۆ بێکەس دەنگی خۆتە دواتر دەنگی ئەوانی خۆت خوێندوتەوە و دەنگی ئەو دواتر بە ڕێگەی ئەی‌آی خراوەت سەریە شعرە کۆنەکان شعرێکی خۆیەتی و هەر دواتر کارتان لەسەر کردووە. ڕاستە تاوان ئەی‌آی ئەتوانی بە زۆر شێوە خۆمان دەبینی شێوازی بەکارهێنانەکەی هەزاران زۆرە بەڵام ڕەنگە بۆ ئەمان ینی خەڵک گەشتبین پێی خۆشترێکە کەمە بەکاردێ. دیارە هەموو شعرانی کە خوێنمەوانێ لێرە لەم چوار بەشن ینی با بڵێن چوار بەرنامەمان کردویان چوار شعرمان کردێتەوە هەمووی دەنگی خۆمە بەڵام بە ئەدای ئەوەی خوێنمەوانێ دەنگی منە بەس بە ئەداوی خوێنمەوە دوایی دەنگەکە بە ئارتیفیشیەل ئینتەلیجەنس با بڵێن بە ئەی‌آی ئەیگۆڕن بەڵام هەمووی دەنگی خۆمە. دیارە لەگەڵ کاک بڕیار فەتاحە ئەو دیارەکارە هونەریەکانیەکە دەنگەکان ئەگۆڕن و پێشم وایە بێ 26 حرف لە دەنگی ئەو وەرگرن دەنگی باوکم زۆرە لێ زۆر شعرەکانی کە وەریەگرن و ئەیگۆڕن. قورسایی هەبوو بۆ وەرگرتنی دەنگەکە یاخود نا ئاسایی بوو لەبەری کە دەنگی زۆرە ینی شعری خوێندەوانێت لە زۆر شوێنی جیاوازە تو پێویستە بە 26 حرفی دەنگی هەیە کە کەسانی کە ئەی‌آی بە خراپ بەشێکی خراپ بەکارێنن ئەوە تا کاکەڵۆ دەنگی خۆی یاخودم دەنگی مامۆستا شێرکۆ بێکەسی ستۆتە سەر دەنگی خۆی و ئەوەتانی ئەم شاکارە جوانەی لێ دروست ڕاستە ینی ئەمە جۆرێکە لە ببیرهێنانەوەی دەنگی شێرکۆ و هێنانەوەی حزوری شێرکۆ بۆ شعر خوێندنەوە پێکەوانێ گفتوگۆیەکی شعریەکەین پرسیارم هەیە و لە باوکم وەڵام مەداتەوانێ. باشە تێکستەکە نووسینی کێیە؟ تێکستەکان با بڵێن هەمە جۆرن لە هەندێک شوێنە ئەوەی کە ئەوەی ئەیڵەیی منە ئەوەی کە منەیڵەمی ئەوە لە هەندێک شوێنە هەمووی ئەوە لە هەندێک شوێنیشا دەستکاریم کردووە. باش ئەم بیرۆکەیە چۆن بوو پامە هەیە لە گەیاندنی با بڵێن پەیامەکەت یاخود لە گەیاندنی وشە بە وشە و دێر بە دێڕی ئەم بابەتانە یاخود هەر تەنها ویستت بیرهێنانەوەیکی دەنگی مامۆستا شێرکۆ بێکەس گفتوگۆیەکی بینی جۆرێکیشە لە پەیام جۆرێکیشە لە پەیام بەس نامەیە لە بازنەی شتی سیاسی شار بخولێتەوەنی ڕەنگە جارێکی کە لەسەر ژن بێ لەسەر سروشت بێ لەسەر خۆشەویستی بێ چەند بەرنامەیەکمان کردەوە مەسەن لەسەر ئەوەی کۆتایی لەسەر دەردی خۆخۆریە
کورد ئەبەد ناگاتە مەقسەد ئەم جارە فاقبێ کەسی باپیریشم تێکڵاو کردووە بەڵام دیارە دەنگی ئەومان نەبووە بۆیە من پرسیار لە باوکمەکەم دوای ئەو وەڵامەداتەوە دوای ئەڵێم ئەی بێکەس بۆواڵێ دوای ئەو وەڵامەداتەوانێ لەوانەی دیکە زیاتر گفتوگۆکە بینی خۆم و خۆیەتی و پرسیارکردنە بەس بە شێوەیەکی شعریە ینی شێوەیەکی ئەدەبێ مخاطبەیەکی ئاسایی نییە و کورتیشە بۆیە ئەچێتە ناو خەڵقەوانێ و دەنگانەوەیکی زۆری هەیە لە ناو سوسیال میدیا و لە زۆربەی سایت و پەیجەکانە باشە اینجا بۆ ئەو کەسانی کە نەیان بینیوە با بەشێک لەو ڤیدیۆیە ببینین و دواتر گفتگۆکانمان بەردەوامی پێین باش نییە فەرموون. بابە بۆچی ئەسپەکەی شێخ لە بناردا کەوت و گلاو نەبوو بەبا و بە بروسکە و سەر نەکەوتە سەر ترۆپکی پاشە ڕۆژ و شاخی هەتاو کوڕم ئینگلیس داوی ئینگلیس خستی ئینگلیس گرتی ئینگلیس کوشتی ئەی بابە بۆ چرای ئاڵای ناو بە فرامباری مەهاباد لە تەمەنێکی زۆر کورتدا کورتتر لە گوڵی دارچوانە و کورتتر لە خەونی پەپولە پرشنگەکانی هەڵوەری و دڵی وەستا کوڕم فوی ڕۆوس فوی ستالین و سەڵتەنە و گۆڕینەوەی خوێنی کوردستان بە نەوت و مەزاتە گەورەکەی دنیا ئەی بابە ئەم مانگەی ئێستا کە لە ئاسۆی خوێنمانە بوو بە خەونی گۆیژە و مەتین و سەفین و لە ناو سەری مێژوێکی شەهیدەوە خەرمانەیدا بابە ئەی ئەمان ئەم مانگەیان چ ئەیکوژێ کوڕم کورد خۆی هەر خۆی و خۆی کەسی تر نا ئەم جاران خۆی ئەیکوژێ خۆی و هەر خۆی دەستان خۆش بێ کاکەڵۆ ئەمە پرۆژەیە بەردەوامە بێت یاخود ئەمە چوار پرۆژەی جیاواز بوو لەسەر چوار باڵێن بابەتی جیاواز ئەوەی کۆتاییان چەند ڕۆژی پێشوو بوو لەگەڵ کاک بڕێفەتا هەوا تەماین وان بە تەماین کە پرۆژەی کەشمانە بێ ڕەنگە پرۆژەی گەورەتری تریشمان هەبێ کە بیرۆکەیەکمان هەیە بۆ دروستکردنی سرودێکی نیشتیمانی کە من شعرەکەی بە هاماهنگی لەگەڵ شعرێکی باوکمان نووسم کۆمەڵی هونەرمەند ئەو سرودە بڵێن ئەوەی چەکە لەو پرۆژانەی کە ئێستا بیری لەکەینەوە ئیتر بە بەردەوامیش ئەم جۆرە لە گفتوگوێ لە شعری لەگەڵ باوکمان ئەم جارە لەسەر ڕۆژ ئاوا بێ جاریشکە لەسەر سروش بێ لەسەر عشق بێ لەسەر ژن بێ شێرکۆ بۆ هەموو لایەنەکان شعری هەیە و شعری زۆر تایبەتیشی ئەو شعرانش هەڵەبژێرم کە خۆی ڕەنگە لە دەرگای دابێ جا من هەندێک جار ئەو بەشانی خۆمەی نووسم یان هەندێکیشی بۆ ئەو زیادەکەم ینی ئەو بەمنەڵێ کوڕم ئاوا و ئاوامیژە پرسم بابە ئەمە بۆەوە باشە لەم ڤیدیۆیە وێنەیەک نییە بەڵکو لە پارکی ئازادی سەرگۆڕەکەی مامۆستا شێرکۆ بێکەسی و ڕاستەوخۆ گفتوگۆکەی هەستی ئێرە جیاواز بووەک لە هەستی ناو ئینستیتوتیەکان بڵێم ناو مۆزەخانەکە باڵێ دیارە جیاوازی زۆر بووە لە کۆمەڵە شۆن کردومانە یەکەم بەرهەمان لە ناو ستێدیۆیەکا بوو لەگەڵ دیوارێکی سپیا قسەمە کرد دوایی پرۆژەی دووەممان لای پەیکەرەکەی بوو لە دەستگای لای ڕۆشنبیری با بڵێن دکتۆر عیزەدین موسەفا ڕەسوول دوایی هاتینە ئێرە ئەمەی کۆتاییشمان لە ماڵەکە کرد ینی با بڵێن مۆزەخانەکەی شێرکۆ بێکەس هەستەکان بۆ تۆ جیاواز ئێرە و ئەوێ جیاواز بوو بڵێ ینی هەستمان کرد ئەوەی ماڵەوەی کۆتاییەکە سیر بوو بەلامەوانێ لەبەری کرد لەو ماڵەیە ژیاوم ئێستا ئەو ماڵە جۆرێکی دیکەیە مۆزەخانەیە ئەو شوێنانە هیچی وەکو خۆی نەماون و لەگەڵ باوکیشمان لەگەڵ دیوارێکە شعرە خوێنینەوە پێکەوە ئینێکی تایبەتیە بۆ ڕاستی هەر بەردەوام بیت کاکەڵۆ ئینجاسە پێمان خۆشە گوێمان لە شعرێ بێگەر بتوانی بۆمان بخوێنیتەوە بزانم بەسەر ئەمانەی ئایەکان خێرمەیان شتی بەدڵی خۆت جیاواز لای ئایەکە بۆمانە خوێنیتەوە نییە شتێکی جیاواز ئەمە پەیوەندی بە دایک و پاییزەوە هەیە ئی باوکمە لەو چەند ڕۆژە بینیم کە باسی پاییزەکە و چۆن بیری دایکێکە زۆر باشە خۆشحاڵە بین هەموو جارێ من کە بیری دایک مەکەم لە جاتی ئەو هەر لەو هەردە
ئەچم بۆ لای پیرەدارێ هەتا تێربوونی لە قوپۆپ و قژی و گەڵای ئەگریجەی بکەم و لە جاتی ئەو خۆم لە لاملی هەڵسووم و لە دەستەوە تا ناو قەدی و قاچەکانی هەزار کە ڕەدماچیان بکەم هەموو جارێ من کە بیری دایکمەکەم بەیانیانی ڕۆژی هەینی ملی ڕێگەی سەیوانەگرم لە دامێنە لەسەر قەراغی گۆڕێکیدا ئەنیشم هەتا ژنان دێنە خوارێ هەتا هیچیان ئەبینم کە لەو بچێ ئەو سائیتر تۆزێ دڵم دا ئەسەکنێ و سوکنایی دێ کە پاییز دێ من ئەوەندە ئیتر بیری دایکم ناکەم چونکە هەرچیەکە بینم چی بەلاما تێ ئەپەڕێ لە گەڵای زەردی هیلاک و لە باڵندەی بێتاقەتی ئێواران و لە تەنایی تاقەداری سەرگردۆڵکە و لە کزەبای هەناسەکانی بنار و پەیدابوونی پەپولە پایزەی سپی هەموو هەر لەو ئەکەن هەر لەو ئەچن کە پاییز دێ من ئەوەندە ئیتر بیری دایکم ناکەم. دەنگیار ساغ بێت دەستخۆش اینجا ئینستیتوتی داکۆ بۆ گەشەپێدانی هونەر و کلتور ماوەی کە دامەزراوە کاری لەسەرەکە. بەڵێ ئینستیتوتی داکۆ بۆ گەشەپێدانی هونەر و کلتور ئینستیتوتێکی هونەری و کلتوریە کە من سەرپەرشتیەکەم و لەژێر چاودێری برای خۆشەویست کاکهاوڕێ شێخداری و شێخنووریە پێکەوانیە ئەم ئینستیتوتەمان دامەزرانوە کارەکانی زیاتر بەس بۆ گەشەپێدانی هونەر و کلتورە لە کۆمەڵێ بواری جیاواز چۆن لەم لایەنانەوە ئیشەکەن بۆ هاوکاری هونەرمەندانە بۆ تەنانەت ئەم کارانەی کە هەمووی ئەمانی کە کراوە هەمووی ئینستیتوتی داکۆ با بڵێن سپۆنسەری کردووە ڕەنگە هەندێک کاری دیکە بێ وەکو دروستکردنی مۆزەخانە نۆژانکردنەوەی کۆمەڵێ شوێنی کولتوری پاراستنی کۆمەڵێ دەستنووسی شوێنە کولتوریەکان شوێنی تایبەت بم بابەتانە کراونە تۆ بۆ نمونە شوێنێک تایبەت بێ بە هونەری و پاراستنی دەستنووس و واتە ئەم بابەتانەیە خۆت چۆن کاری لە شوێنی جیاواز هەن کە پێویستیان بە هاوکاریە ئێمە لە ڕێ ئەو دەستگایوانە یارمەتیانە دەین بۆ پاراستنی با بڵێن کتێبخانەکەیان بۆ پاراستنی ئەو دەستنووسانی هەیەە بۆ کاری کەشمان کردو وەکو یارمەتیدانی فیلم و شان و سیدی هونەرمەندانەوەمانانی جاتر لە مینە لە مەجای سینەما و هونەری و ئەدەبی و هەموو بابەتەکان خۆیەگرێتەوە بەڵام دیارە تازە دامەزراوە ڕەنگە ئومێدەکەم لە پاشە ڕۆژی نزیک شتا بتوانین ئۆفیسێکی خۆمان هەبێ و بەڵام ئێستا بەردەوام ینی بۆ ئەو کارە هونەریانەی کە پێویستن و ئینە یارمەتیانە دەین بابەتەکانی کە لای ئێوەن کاکەڵۆ با بڵێم زیاتر خوان لە چه بابەتێکە ئەبینەوە بۆ نمونە کام هونەرمەندانە ئەتوان هەر هونەرمەندێک بێت خاوەنی با بڵێم هونەرێکی جوان یاخود بەرهەمێکی جوان بێ ئەوتوانن دەستگیرۆی بکەن یاخود بابەتەکان چۆن هاوکاریە کرێ بە پێی پێویست دیارە بەرهەمەکەش هەڵەسەنگێنێ یارەوە نیە بتوانانی ئێمە یارمەتی هەموو کەسێک بدەین بەڵام ئەو کارە هونەریانەی کە ئەهمیەتێکی هونەری هەیە لە هەر بابەتێک لە بابەتانەیە بێ بە پێی ڕاوێژ ئەتوانین یارمەتی بدەین دەستگیرۆی هاوکاری بکەین بە هیوای بەردەوامیتان بە هیوای کاری باشتر و کاری زۆر جوانتر اینجا من لێرەوە وعدێکت بیرە خەمەوە کە وا بڕیار بوو من و تۆ لە نێو مۆزەخانەکە مۆزەخانەی مامۆستا شێرکۆ بێکەسە بەرنامێکی تایبەت بە ئەنجام گەێنین جا من هەر چاوەڕێم مۆزەخانەکە هێشتا هەر نەکراوەتەوە جا نازانم بۆچی بپرسم زانم بۆ کردنەوەی مۆزەخانەکە وا دواکەوت لەسەر باڵێنەکەی خۆم مۆزەخانەکە تەواو بووە هەندێک وردەکاری هونەری ماوە کە بڕوان ناکەم زۆر بخایانە وەکو لە دوا بەرنامە شاکە و شارەمان لێ تۆمار کردو ینی با بڵێن مۆزەخانەکە ئامادەیە بۆ کردنەوە هەندێک کاری هونەری هەیە وەکو هەندێک دەستنووس و هەندێک لای دیواری مۆزەخانەکە بۆ بەشی پەروەردەی و ئەمانە هێشتا تەواو نەبووە پێشم وایە سەرپەرشتیاری مۆزەخانەکە میشایل فێر بەرنامەیەکی وای هەیە کە لە سەرەتایە بە شێوەیەکی کەم کرێتەوانێ بۆی کۆمەڵی خەڵکی نوخبە بێن سەیری بکەن ئەگەر
با بڵێن پێشنیار و ئامۆژگاریەکیان هەبێ ئەنجا دوای بۆ خەڵکی ئاسایی بکرێتەوەوانێ دیارە ئەگەر سەیری کۆتا ڤیدۆت کردبێ بەشێکی هەیە کە بۆ کۆڕی شعر و بۆ کۆڕ و کۆبوونەوەمانەیە لەوێ داتوانین بەرنامەکە بکەین بۆ هیوایە مادەم لەسەر بەڵێنەکەی خۆتی بەڵام هەرویستم بزانم بۆچی درەنگ بە بڵێم مۆزەخانەکە چکاوا بڕیار بوو لە مانگی 11 ئەگەر هەڵە نەبم پێشتر گفتوگۆمان لەسەر کرد مانگی 11 بکرێتەوە بە کۆتا قۆناغی خۆی گەیشتووە وەکو لەو وینەشا دیارە بەڵام کەوتونەتە سەر ئەوەی کە کەی بکرێتەوە و چۆن بکرێتەوەوانێ لە 195 زیاتر تاڵ لە هەر سێ قاتەکە بە شێوەیەکی گشتی کامیان زۆر جێی سەرنجی تۆیە کە ئەچیتە نێو مۆزەخانەکە و دڵنیام کە هەموویت بینی و هەموویت بەتەواوەتی لە هەبێر و هەزر تا بەس کامیان بۆ تۆ بەردەوام جێی سەرنجە جێی بایەخە دیارە بەشی خوارەوەی جۆری ژیانەکەیە ینی هەندێک شوێنەواری جۆری ژیان و کتێبخانەی و چاویلکە و قەڵەم و تایبەتەکانی مامۆستا شێرکۆ دوا پاکەتی جگەرەوە ئەمانە هەنی ئەمە بەشێکی زیاتر ئینە هەستمە جوڵێنێ کە سەیرەکەم بەشەکانی دیکەش جوانن هەر لە هاتنە ژووری مۆزەخانەکە کە بەکردنەوەی قاوەخانەیەک و فرۆشتنی کتێب و مەدالیا و با بڵێن گوڵی یەخە و شعرەکانی لەسەر قەڵەم و لەسەر کووپ و لەسەر تیشەرتۆمانە ئەمە کە دیتە ژوورەوانێ با بڵین ناندێنەکەی جاران مەتبەخەکە بۆ کافتێریاک دوایی بەشی ژیانەکەیەتی بەشی سەرەوەی ژوورێکی دیکەیە ئەو شعرانەی کە کراونەتە با بڵین زمانی بیانی یان ئەو کتێبانی لەسەری نووسراونیان ئەم لەسەری نووسیون ئەمە لە بەشێکیاتی بەشێکیشان ئاودیۆ دەنگە و هەر جارێ و کتێبێک لە کتێبەکانی لەو ژووران نمایشەکرێ یەکەم کتێب کە نمایشەکرێ کتێبی کورسیە کەرەکتاری ناو ئەو کتێبانی کە لە با بڵین لە کتێبی کورسیا هەیە بە سەر دیوارەکاندا ئەنرێت و دەنگەکە و هەمووی لێیان نمایشەکرێ بەشی با بڵین بەشی هۆڵێکی پچکۆلەیە بۆ زیاتر کۆڕ و کۆبوونەوەی ئەوەی کە بەڵێنمان داوە ئەتوانێت لە بۆنە جیاوازەکانە بێ ئەتوانێت بەرنمەیەکی ئاوا بێ ئەتوانێت بەرنمەیە بێ بۆ ئەنفال بۆ هەڵابجا بۆ نەورۆز بۆ ئەو کەرەکتەرانی شێرک و شعری لەسەر نووسیون ینی با بڵێن بۆنەیەک دائما لە کەلەندەرەکە سەیرەکەین بزانین ئەمڕۆ یادی ئەنفالە بزانین شێرک و لەسەر ئەنفال چی وتووە بەنیازن بۆ هەموو بۆنەیەک بەم شێوەیە با بڵین یادەکە لە نێو ئەم شوێنە تایبەتە بکەنەوە بیرۆکێکیوا لە خەیاڵما هەیە کە هەر جارە و کە شتێک ڕوو ئەدا یان ڕووی داوە پێشتر ئەمانەیە بزانین شێرک و قسەی چی بۆ لەسەر ئەم بۆنانە جا بە بەرنامە دروستکردن بێشەر نییە من بمەتوانە شاعرێکی دیکە بێ لەسەر ئەنفال شعر بخوێنێتەوە و شێرکۆ ژوای وتووە ئەنجا قسەی لەسەر بکەین زانین چۆن بووە بۆنەکان جیاوازن و دیاریشە بۆ کۆڕ و کۆبوونەوە و بۆ یادی شێرک و خۆی و بۆ ڕۆژی لەدایک بوونی و ئەمانەی تر ئەبێتە کۆمەڵ بەرنامە و کاگەڵۆ هەستێکی چۆنە بۆ خێزانی ئێوە کە ساڵانێک لەو خانوایە ژیانتان بەسەر کردو هەمووتان پێکەوە بەڵام ئێستا بەم شێوەیە ئەبێتە یادگاری و ئیتر کەسانی ئاسایی و ئەبێتە شوێنێکی گشتیش کە هەموو کەسێک دەتوانێت سەردانی بکات ڕاستە من هەر ئەوە ڕۆژ کە چوومە ژوورەوانێ کە ئەیبینم مۆزەخانەکە بە دوو چاوی جیاوازەی بینم ڕەنگە کە تۆی بینی وەکو مۆزەخانە ئەوە ببینی کە ئێستا هەیە من بە جیاوازەی بینم ئەبینم لێرە کتێبێک دانراوە بەس جاران ئەمبینی لێرە تەپڵکی جگەرەکەی باوکم بووە لێرە ئەبینم با بڵین ئەمە کورسیەکەیەتی بەڵام ئەمە جاران تەرمۆزێکی ئاو لێرەیە بوو وەکو لە نووسینەکە نووسیمە ئەمە جاران ماڵی ئێمە بوو بەڵام ئێستا ماڵی ئێوەیە ماڵی هەموو کەسێکە بۆیە با بڵین خۆشحاڵم کە ئەمە بۆتە مۆزەخانەیەک وچێک بوو لەو خەونانی کە هەم بۆ هاتە دی کە خەڵک بزانێ شێرکۆ چۆن ژیا و لەکوێ ژیاوە بۆنەوەی داهاتوو ژانی ئەتوانێ گەشتیارەکان بێن ئەتوانن خوێندکارانی قوتابخانە و تەنانەت زانکۆ و ناوەندەکان ئاکادیمیەکانیش دەتوان سەردان بێتە بەشێک لەو پرۆژەی کە پێشم وایە لە کەتەلۆجی گەشتیاری با بڵێن ئینی توریزمی ئەم شارەدا جێگیر دەکرێت کە خەڵک بتوانێت سەردانی بکە وەکو شوێنێکی کولتوری کە ناسنامەی ئەم شارێ و ماڵیچەکە لە شاعرە مهمەکانی کاگەڵۆگیان سواز بۆ تۆ سواز بۆ تۆ وتەکانت گەورەت کردین و بۆ هیوایم کە بە زووترین کات مۆزەخانەکە بکرێتەوە و ئەم پرۆژێش بەردەوامی هەبێ لە بری پرۆژێکی زۆر تایبەتە و دڵنیام کە پەیامی زۆر جوانیشی لە پشتەوە سپاس بە دڵنیایی هەر کاتێ
مۆزەخانەکە کرایوانە ئاگادارتانەکەینەوە و لێش بەرنامەیەکی ئاوبسکۆل لە دروستەکەی. خۆشحاڵە بین، سوپاس بۆ هەڵۆشێر کۆبێکە شاعیر کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بوو اینجا بەر لەوەی کە پشمەلای ناوبڕێک پێم خۆشە بە شعرێکی تۆ کۆتایی بەم بەشەی کورسات مەگەزین بێنین ئازیزان، بە شعرێکی کاکەڵۆ گوێبیستە بین و دواتریش ئەچینە لای وچانێکی کورت و اینجا بەردەوام ئەبمەوە لەگەڵتانە. فەرموو کاکەڵە. ئەمە یەکەم شاری ئەو ئایکە کردمان. زۆر باشە، خۆشحاڵە بین. بابە بۆچی ئەسپەکەی شێخ لە بناردا کەوت و گلاو نەبوو بە باو بە بروسکە و سەر نەکەوتە سەر ترۆپچی پاشە ڕۆژ و شاخی هەتاو. کوڕم ئینگلیس داوی ئینگلیس خستی، ئینگلیس گرتی، ئینگلیس کوشتی. ئەی بابە بۆ چرای ئاڵای ناو بە فرامباری مەهاباد لە تەمەنێکی زۆر کورتدا، کورتتر لە گوڵی دارچوالە و کورتتر لە خەونی پەپولە و پرشنگەکانی هەڵوەری و دڵی وەستا. کوڕم فوی ڕووس، فوی ستالین و سەڵتەنە و گۆڕینەوەی خوێنی کوردستان بە نەوت و مەزادە گەورەکەی دنیا. ئەی بابە ئەم مانگەی ئێستا کە لە ئاسۆی خوێنمانەوە بوو بە خەونی گۆی ژەومەتین و سەفین و لە ناو سەری مێژوێکی شەهیدەوە خەرمانەیدا. بابە ئەی ئەمەیان ئەم مانگەیان چی ئەی کوژێ. کوڕم کورت خۆی هەر خۆی و خۆی کەسی تر نا، ئەم جارەیان خۆی ئەی کوژێ، خۆی ئەی کوژێ، خۆی و هەر خۆی. خەمە تەرجەم بێت.